برهم سلام ڕاهێنەری مەلەوانیمان کردووە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە بەیانی باش بەخێر بڵێ بەیانی باش بەخێر کاک بەرهەم سەرەتا دەمانەوێت ینی هەمومان دەزانین مەسەڵەن مەلە سوودی هەیە یاخود وەرزشێکە بۆ لەشی مرۆڤەکان باشە بەڵام سەرەتا دەمانەوێت لە زاری جەنابتەوە وەک ڕاهێنەرێکی مەلەوانی بزانین سوودەکانی مەلە چییە؟ سپاس بەش دیارە ڕاستێکە لای هەمان ڕوونە مەلە بەهێزترین یاری جەستەییە و لەبەر ئەم هۆیش ئەندامەکانی جەستە زۆر بەهێزە بێ لە مەلەوانیە و پێشتریش زۆر باسی سوودەکانی مەلەوانیم کردو لە بەرنامەیەکەیە مەلە سەرجەم ماسپەکانی جەستا جوڵانێ کاتێک کە سەرجەمیان ئەجوڵێنێت هەمیان بە گشتی و بە تەواوەتی هەمیان ئەجوڵێن بە هۆی شێلانی سروشتی ئاوەکەوە ئەو خۆی شێلانێکی سروشتیە هەزەیەکە خاتە جسمی مرۆڤەوە بەمەش هەموو ئەو جەستەی مرۆڤە جوڵێت لەبەرەوە بە سووترین و باشترین ڕاضە دانرێ بۆ جەستە. باشە کاک بەرهەم ینی باست لەوە کرد لەبەر ئەوەی ئاو هەزەیەکی تیانی چ جیاوازیەک لە نێوان ئاوی مەلەوانگە و هەروەها ئاوی ڕووبارەکان هەیە بۆ مەلەکردن بە تایبەتی وەکو وەرزش ئەگەر سەیری بکەین. بەڵێ وڵای ئاوی مەلەوانگە بە جیاواز لە ئاوی ڕووبارەکان وەستاوە بۆ مەلەکردن چۆن بڵێ باشترە و بێکێشەترە ترسی نییە بەڵام ئەگەر ئەو کەسە لە خۆی دڵنیا بێت هیچ کێشەیەک نابێ ئەگەر لە دەرەوە مەلە بکە یاخود لە ڕووبارەکانە مەلە بکە لە دەریاچەکانە لەبەرەوەی ینی بۆ مەسەلە وەرزشیەکە و بە تایبەتی ئەو ماسوولکانی باست کرد هەموو ماسوولکەکانی لەش دەجوڵێن بە هەمان شێوەیە یاخود نفسی شتە بەڵێ نفسی شتە تۆ ئەگەر ئێستا پێناسی وەرزشکەی ینی لە وەستانەوە بۆ جوڵە هەر جوڵێکێکی ئەمە وەرزشێکە ئەگەر تۆ هەر بچیتە ناو ئاوێکەوە یەکسەر خۆی جوڵەیەکی هەزەیی هەیە ئەمە یەکسەر خۆی بەبێ ئەوەی کە تۆ جوڵە بکەی ماسوولکانە شێلێ. بەڵێ کاک بەرهەم ئەگەر باست لەوە کرد بۆ نمونەگەر کەسێک لە خۆی دڵنیا بێت توانێت بچێتە ناو ئاوێک ئەگەر ئاوی مەلەوانگەکانیش نەبێت بەڵام ئەتوانین بڵێیت بۆ نمونەگەر کەسێک مەلەوانیش زۆر باش بزانێ ئەگەر لە ئاوی ڕووبارەکانیان بۆ نمونە لە دەرەوە کاتێک کە ئەچن بۆ سەیرانگاکان بە تایبەت لای ئێمە ساڵانە چەندین ڕووداو هەیە ڕووداوی خنکان هەیە بەهۆی مەلەکردنەوە لە شوێنە گەشتیاریەکان بۆ نمونە ئەتوانین بڵین کە هیچ حاڵەتێک ڕوونایە بۆ نمونەگە کەسەکە مەلەوانی باش بزانێ تووشی خنکان نابێیان پێویستە زیاتر ئاگادار بن بۆی کە حاڵەتی لەو شێوەیە دووبارە نەبێتەوە. ئەوانەی کە ئێستا زۆربەی زۆریان ئەخنچێن لە دەریاچە ڕووبارەکانە پێشتریش مەلەوان لە مەزبەحە زۆر بە عەتادی مەلەیان کردووە ڕۆشتون و هاتنەوە بەڵام ئاوی دەریاچە قەت وەکو ئاوی مەزبەح نییە. جیاوازیەکەی چییە بۆ نمونە تەنها لەبەرەوەی کەسی لێنیە لەو کاتەیە فریای بکەوێ یاخود ئەو ئاوە جیاوازە کە بۆ نمونە لە مەلەوانگەکانە بۆ نمونە لە ڕێی قوڵایی یاخود ڕەنگە لە ئاوی ڕووبارەکانە شوێن هەبێت زۆر قوڵ بێ هەبێت تا ڕادەیەک باڵێن باشتر بێت. پێشتر شارەزای و شوێنە بوو بێت بزانێت لە کوێ قوڵە و لە کوێ تەنکە لەوانەیە لەو حاڵاتە دوورگێتەوە دواتر ئاوی دەریاچە جاری وایە شوێنیان هەیە خوڕە ئەڕوا یعنی ئەگەر بەس تەنها یەک جار سنتەری ئەو کەسە تێک بچێ بە سەرمەقولات بیبایەتر تاو ئەیا بە بەردەکایتر تاو لە پەلپۆیەکە وەکو نییە لە مەلەوانگە شوێنێک بێت کە قاچی دانا کاشیەک بێت ئازێتی نیا دیسانەوە بێتەوە سەرەوە ئازاری پێگە ئەگەر ئاوەکەی خۆڕبێ بیبا یاخود لەو شوێنە شارەزانە بێ بزان لە کوێ قوڵە و لە کوێ تەنکە جاری وایە لە مەلەوانگە کە ئەڕات چەند جار ئەڕات و هێت و ئەچێتە ژێرە و چەند سانێ لە ژێر ئاوەکە بێ و هەتا کودەقەش بەڵام دوای ئەوە کە ئەچێتە شوێنێکی کە سەرەکی لە دەرەوە ئەوە نییە چونکم ئاوی دەرەوە سوبعەت نازانێ بەڕاستی لەگەڵ کەوتی تەژێرەوە تاوا ئێستا ئەگەر ئاوێکی مەلەوانگە زۆر قوڵ بێت 3 مەتر قوڵە کابرا تاو کێتە ژێریشەوە قاچێک بنێ بە کاشێک و پاڵە بنێ بخۆێت و دیسانە هێتەوە سەرەوە توانێت هەناسەی کە لەو کاتەیە دەور و خولی مەلەوانگە کە کەسێکی لێبێ ڕزگاری کە یاخود چوپێکی لێبێ بۆی هەڵەن بەڵام لە دەرەوە ئەوە نییە یاخود ڕاهێنەری لێنیە جاری وایە کە کەسەکە خنچێ کەسێکی ئینقازی لێنیە لەو کاتەیە فریای بکێ و بەهانایەوە بچێت کەواتە مەرج نییە مەسەلەن یەکێک لە مەلەوانگەم بتوانێت مەلە بکە بتوانێت لە ڕووباریش بە هەمان شێوە مەلە بکات نابێت نەوەڵام مەرج نییە بەس جاری واشە کابرا زۆر مەلەوانی شەو یاری ڕاهێنەریشە بگرێ ڕاهێنەریشە بەهۆی حاڵەتێکی بورانەوە بۆی حاڵەتێکی جەڵدەوە ئەی ژیان لە دەسێ ئەگەر خۆی بەتەنیا بێ کەسی لەگەڵا نەبوو بێ بۆی باشتر وایە کە کەسێک
ڕاهێنانەکە لە دەرە و لە دەریاچەکانە بە لەمێک هاوکاری بکە یاخود لەگەڵ دوو برادریە سێ برادریە بەیەکەوە بچن نەک بەتەنیا. ئاستی مەلەوانی لە کوردستانە چۆنە بە تایبەتی لە خوڵ و پاڵەوانێتەکانە؟ لە خوڵ و پاڵەوانێتەکانە تا ڕادەیەک پژگوێ خراوە، بەڵام وەکو تاک زۆر پەری پێدراوە لە ئێستاە خەڵکانێکی زۆر سەردانی مەلەوانگەکانەکەن و احتیمامێکی زۆری پێن هەمیان ئەو ڕاستیازان کە مەلە بۆتە زەڕورەتێکی ژیان و ڕۆژانە ئەو وەرشاکەن. کاک بەرهەم لە ڕووی با بڵین ئەو ڕێنمایانی کە تایبەت بە شوێنی مەلەوانگەکان بە تایبەت کە شوێنێکی ئێستیارەوە و کەسانی سەردانی ئەەکەن لە ڕووی پاگراگرتنی شوێنەکان و لە ڕووی تەندروستیەوە تا چەند مەلەوانگەکانی ئێمە تەندروستن یاخود با بڵێن پاک و خاوێنن یان بە پێی پێویستن. لە چاو جارانە مەرجی تەندروستی زۆر باشتر بووە، بەڵام تاکیش خۆی ئەبێت هاوکاری مەلەوانگەکان بێت. تاک ئێستا من هەر لێرەوە کام لە هەموو ئەو کەسانەیە کە هێنە ناو مەلەوانگەکانەوە شۆرتی تایبەت بە مەلە بەکاربێنن، ماوی تایبەت بە مەلە بەکاربێنن و هەروەها کڵاو بکەنە سەریان لەبەر ئەوەی کلۆر لەناو ئاوەکەیە بۆ پێستی سەر و قژیان خراپەکە مەوادێکی کیمیاییە قشت سوورەکە ئەی سووتێنێ. دوای ئەوە بۆ ئافرەتان بۆ پیاوان مەگەر بڵێم زوو سەریان چاپکەن ئەو بڕێ کە سوورە بێ بیبڕێت ئەجینا بۆ پیاوانیش هەمان شتە و هەر کاتێکیش کە ئەچنە ناو مەلەوانگە جوان جەستەی خۆیان شۆن کاتێکیش کە تاوا بن بە هەمان شێوە بۆ پاگراکردنی مەلەوانگەکان. بەڵێ بەرهەم سەلام ڕاهێنەری مەلەوانی، سپاس بۆ ئامادەبوونە، سپاس بۆ ڕێنمایی.